مامۆستا شێخ محەممەد حەسان خوای تەعالا تەمەنی درێژ بکە ئەگەڕێتەوە ئەڵێت لە یەکێک لە ڕیحلەکان و ڕیحەلاتی دەعوی کە ئەیکات ئەو گەشتی دەعوی ئەکا بۆ دەعوە ئەڵێ چوین بۆ ئەمریکا ئەڵێ چەند جارێک چوومە شوێنێک مرکزێک بنکەیەک لەوێ وتارمەدا کوڕێکی گەنج هەبوو لەوێ زۆر معجەب بووم پێی ئەڵێ باوەڕ بکە بە گریانی ئەو ئەهاتمە گریان بە دەست بەرزکردنەوە و دوعای ئەو ئەڵێ منیش لەزەتم لە دوعاکەم ئەبینی ئەمەندە تەئسیری تێم ئەکرد ئەو گەنجە تەمەنی ئاوا 23 و 24 ساڵان بوو ئەڵێ بۆ طبعا بەهۆی ئەوە ناویم بزانی دوای جارێکی کە ڕۆشتمەوە بۆ نەفس مەرکەز سەیرم کرد ئەو گەنجە دیار نییە وتم ئایا ئەو گەنجە لەکوێیە پرسیاریم کرد وتیان هۆ نازانی وتم نەوەڵڵا وتیان ئەوە ئیسە ملیاردێرە يعني بمليارها دولاري هي الله وتم ملياردير على الأقل بلين مليونير باشترى يعني ملياري 1000 مليون بلين وتيان نا ملياردير وتم باشا شلون وتيان أما الروجي كان الراتة مركزي تجاري عالمي أويك تقيان راية ولا يعني زي سبتمبر الراتة أوي طبعا صوتوا أو نقاطبو سركة ولا مصعديك كبروا سروا أشيك وملك خلق سوارا بن أويش لقالي أنا أروى تا واي بيدي دي لآخرة تنها أو أمينين لقال كتشيكي جواني أمريكي قرش زردو تشاوكوا أويك خلق آواتيتي أليك شكا أترسيت تنيا ماوتو لقال أم كرا ألي أمي شهر أصلا آقايني كي لناوينك ماوتوا خوي مشغولناك بمو خريكي ذكرو قرآن خيندرو آماني سري داخستوا أليك أقاتا كاتي أويك دابزي شكا ألي بي ألي كاكا أو بو سيرم ناكي يعني قالت أو حدا عليه بو سيرم ناكي ناشرينم جوانيم يعني رنگ متبدلني شكل متبدلني أمي شاد جواب نادو تادو سيجار دوباره كاتو عليه دينكم بيم عليه سيرتنكم دينكم بيم عليه سيرتنكم عليه باشا ما أبي شي ديني بي كمنعي هالقركانو شو كوتوكاني بكا تماشاي كتشيكي جوان بكن أبي شي ديني بي عليه من مسلمانم يتر عليه لو كاتا دەرگای مەسعەدەکە کرێتەوە کاتی ئەوە کە ئەو دابەزێ ئەڵێ ئەم کچە کەوتە شوێنی پێ ئەڵێ باشە قەینا چۆنە ئەم دینە چییە بۆ ئاوایە ئەڵێ کاکە ئەم دینەی هەر بە ئەڵێ تەماشام نەکرد سوێنە خوا کە تەماشای نەکردو تاو کاتەش نەیەزانی شکلی چۆنە ئەڵێ ئەم دینی منە من یعنی داوام لێکا کە گوناح نەکەم تەعدا نەکەم ئەبەو شێوازەی کە لە دینی ئیسلامە هەیە ئەڵێ ئەلەوێ کچەکە ئەڵێ من کچی پیاوێکی زۆر دەوڵەمەندم باوکم وفاتی کردو پارەیەکی زۆرم بۆ ماوەتەوە چەندین شەریکەمە و هەزارەها فەرمانبەر و کرێکار ئیشەکە لە کۆمپانیاکەمە من ئێستا هاتووم بنینم لێرەیە یعنی وەکو بڵێ نووسینگەکەم لەم شوێنەیە ئامادەم مادام منەی کەسێکی وەکو تۆ ئەکەم کە شووی پێ بکەم و هەموو شتەکانم خەمە ژێردەسی من ئامادەم شووت پێ بکەمەوە هەموو خەمە ژێردەست ئەویش ئەڵێ من ناتوانم تۆ بخوازم ئەڵێ بۆ ناتوانێ ئەڵێ لەبەرەوەی تۆ مسلمان نیت ئەی ئەڵێ ئەبم بە ئیسلام چییە تا ببم ئەویش ئینێکی پێدا عینوانی تەلەفۆنێکی پێدا ئەڵێ بێ لەوێ بنکەیەکی ئیسلامی هەیە لەوێ لە نیویۆرک ئەلێ بێ لەوێ مسلمان ببە ئیتر ئەڕات بە ئیشی خۆی ئەمیش ڕاتە لا ئیشی خۆی دوای ئەوە لە ماوعودێکە ئاچێ بۆ ئەو شوێنە سەیرەکە کوڕەکەش لەوێ لەوێ ئەو کچە باسی ئیسلام ئەبیسێ و ئەوانە ئەبێ بە مسلمان و هەر لەوێشە لە ژێردەستی مامۆستای ئەو بنکێ لەوێ مارە ئەبڕێ لەو مارە ئەو کچە ئەبڕێ لەو کوڕە و پێیشی ئەڵێ ئەلەوێ ئەڵێ ئەوە لەم دەقە بەدەوام من چی مڵکم هەیە تەسلیمی تۆی ئەەکەم ئیتر مامۆستاکەش ئەڵێ باشە تۆ چۆن ئاوا سقا ئەەکەی تەسلیمی بکەی ئەویش ئەڵێ من بێ ئەوەی بزانم کێیە بێ ئەوەی بیبینم بێ ئەوەی ناوی بزانم من ئامادە بم خۆم ئامادە بووم خۆمی تەسلیم بکەم چونکە تاقیم کردەوە بینیم جا ئێستا کە زانیم ناوی چییە بوو بە هاوسەرم چۆن ئامادە نیم هەموو مڵکەکەمی تەسلیم بکەم سیرکەن برا بە ڕێزەکانم تەقوا چی بە ئینسانێک بە گەنجێکی جوان ئەکا ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء